دوعا بەشی دووەم. دەروونێک کە کراوەیە بەڕووی هەموو ئەم تێبینیانەدا، کاتێک هانە دەبات و دەست بە پاڕانەوە دەکات، بیر لە هەبوونی زاتێک دەکاتەوە کە دەیبینێت، هەناسە و نرکە و ناڵەکانی دەبیستێت، دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا دەشێت، چۆن هەر شتێکی بە هەر شێوەیەک بوێت دەیکات، لە هەموو کارێکیشدا هەزاران حیکمەت شاراوەیە. باوەڕی ئەوەی کە لە سایەی ڕەحمەت، ئیرادە و مەشیئەتی ئەودا دەتوانرێت هەموو تەنگ و چەڵەمەیەک تێبپەڕێنرێت، دەیخاتە جۆش و خرۆش، و تەنانەت لە ساتە هەرە تاریکەکانیشدا بەردەوام قوم لە ئارامی، ئاسوودەیی و ئومێد دەدات. لەم چوارچێوەیەدا ڕۆژانە چەند جارێک ڕووکردنەوە ئەو هەوڵدان بۆ بینین و بیستنی شتانی ئەو دیوجیهانی فیزیک لە ڕێگەی چاو و گوێی دڵەوە هێندە قوڵ و مانابەخشن. کەسێک کە تەنها یەک جار تامی ئەمە بکات، هەرگیز جارێکی تر ئەو بەردەرگایە بەجێ ناهێڵێت. ئەگەر بە تەواوەتی نەتوانین ئەم مەسەریەتەش بەدەست بهێنین، بۆ دوایین جار ڕوو لەو دەرگانەیە دەکەین، دەست بۆ قوفڵەی دەرگاکەی درێژ دەکەین و دەناڵێنین: ئەی ئەو زاتە مەزنەی کە بوونت گیانی گیانمانە، نورت ڕۆشنایی چاومانە. ئەگەر تۆ گیانت بەجەستەمان نەبەخشی بایە، ئێمە چ جیاوازیەکمان لەگەڵ خاک و خۆڵدا دەبوو؟ ئەگەر تۆ چاومانت ڕووناک نەکردایەتەوە، چۆنی دەمانتوانی گەردون و شتان ببینین و تۆ بناسین؟ تۆ سەرەتا لە خاک و پاشان بە پێدانی ئیمان و معریفەت دوو جار بوونت پێبەخشین. ئەگەر بە ئەندازەی ژمارەی گەردیلەکانی وجود سوپاس و ستایشت بکەین، هێشتا ئەرچی سوپاسگوزاریمان بەرامبەر بە تۆ ڕانەپەڕاندووە. ئەی ئەو هەرە جوانەی کە هەمیشە جوانیەکان دەردەخەی، ناشرینەکان دەشاریتەوە و ناشرینترین شتەکانیش بە جوانیە ڕێژەییەکان دەڕازێنیتەوە. دەروونەکانمان بە هەستەکانی جوانی ئاوەدان بکەرەوە و بەردەوام ڕێگەکانی مانەوە بە جوانیمان نیشان بدا. ئەی ئەو هەرە بەڕەحمەی کە خێرا گوناهکاران سزا نادەی، چاو لە عایبی سنوور بەزێنەکان دەپۆشیت و فرسەتی خاوێن بوونەوەیان پێدەدەیت. لە پیسبوون بە هەڵە و تاوانەکان بمان پارێزە و لە بەزەیی و لێخۆشبوونت بێبەشمان مەکە. ئێمە بە بەدی هاتنی تۆ لە دایک بووین و بە لوتفەکانی تۆش ڕاگیر بووین و بە پێوەی. هەمیشە جوامێری تۆ هەڵدەمژین و قوم لە ئیحسانەکانت دەدەین. ئەوە تۆیت کە ڕۆشنایی بە دەماغەکانمان و چێژی ئیمان بە سینەکانمان دەدەیت. عەقڵ هەتا ئەو کاتەی تۆ دەدۆزێتەوە لە سەرسامیەکاندا پەلەقاژە دەکات، نەفسیش بە شوێن سەرپێچیەکاندا ڕادەکات. ئەوە تۆیت کە عەقڵ دەکەیت بەڕابەر، جڵەوی ئارەزوەکانی نەفس دەگریتەوە و ئاسۆی دڵنیایی پێنیشان دەدەیت. بەهۆی لوتفەکانی تۆوە خۆمان دەدۆزینەوە و لەوە ڕزگارمان بوو لێرە و لەوێ لە ناو بچین. دڵەکانمان بەهۆی مەعریفەتی تۆوە گەیشتن بە دڵنیایی و جێگیر بوو. بیرکردنەوەکانمان بە تەسلیم بوون بە تۆ توانی لە پەستانە خەفەکەر و بکوژەکان قوتاری ببێت. ئێمە هەمومان کۆمەڵێک سوالکەری لارەملی بەردەم دەرگاکەتین. لە دوعاکانماندا ناوی تۆ دەبەین، ئاخەڵ دەچێشین و چاوەڕێی وەڵامتین. هەتا ئەمڕۆ جگە لە تۆ کەسێکی تر نەبووە دەنگمان ببیستێت، تەماشای ناو سینەمان بکات و دەست بەسەرماندا بهێنێت. هەرچیمان دۆزی بێتەوە و بینی بێتمان لای تۆ بووە و هی تۆ بووە. لە سایی باوەڕیشمان بە تۆ لە سەرسامی و نامۆیی ڕزگارمان بوو. بە هەموو بوونمان جارێکی دیکەش ڕوو لە تۆ دەکەین و داوای لێخۆشبوون و ڕزگاربوونت لێ دەکەین. پەنات پێدەگرین لە دڵڕەقی، غەفڵەت، بوونەبار بەسەر خەڵکەوە، سووکبوون، سوکایەتی پێکران، سەرشۆڕی، نەزانی و زانستی بێسوود، دڵی نەترس و نەلەرز، نەفسی تێرنەخۆر، دوعای قبوڵ نەکراو، لە ناوچوونی نیعمەتەکان، گۆڕانی لوتفەکان، سزای لە ناکاو و عەزابی ناگەهان. هەمیشە داوای زمانی دوعاگۆ و دڵی لەرزیوت لێ دەکەین. تەوبەکانمان قبوڵ بکە، لە گوناهەکانمان پاکمان بکەرەوە و وەڵامی دوعا و خواستەکانمان بدەرەوە. بەڵگە و بورهانەکانمان ڕووە و ئامانجی ڕاستی خۆیان ئاراستە بکە. ئاسۆی دڵەکانمان بکەرەوە، زمانمان لەسەر ڕاستی گرێ بدە و
چڵکی دەروونەکانمان بشۆ. خوایە گیان، لە هەموو کارێکماندا داوای جێگیری و ڕاستڕەویت لێ دەکەین. بەرامبەر بە نیعمەتەکانیشت لەسەر وەفا و سوپاسگوزاری بمانهێڵەوە. بەدەستی بەتاڵ سەردانکەرانی دەرگاکەت مەجێڕەوە. بە لێشا و بیڕژێنە بەسەر ئەوانەدا کە گوێڕایەڵن. ڕێگەی ڕاستیش پیشانی سەرپێچی کارانت بدە. تاجی گیرابووم بکەرە سەر دوعای لێ قەوماوان. نورەکەشت پیشانی ئەوانە بدە کە لە کوفر و ئیلحاددا پەلەقاژەیانە. هەتا لە هیچ جێیەکدا خاڵێک تاریکی نەمێنێتەوە.